ئەبرۆکە بەشدار بوون لە پیشانگای شێوەکاری بۆ قوتابیانی کۆمەلگەی شەید فاخر میرگەسۆری بەخۆی کردنەوەی هەر پیشانگای سوود تایبەتمەندی خۆی یەکێک لەمانە دەرخستنی تواناکانی قوتابیانە. طبعا لێدا هەندێک لە قوتابیان لەوانەیە لە نووسی هەندێشن نەتوانین دەرببڕن بەڵام بوێنە دەری دەبڕن بۆیە لێرەدا دەرخستنی ئەو توانە لەو جۆرە ویستی باڵا یاخۆت پیشانگانە بەدەردەخرێتن. بۆش ئێمە دەستخۆشی لە ستافی کارگەر و مامۆستانی قوتابخانەکە دەکەین سوپاسی قوتابی خۆشەویستەکانیش دەکەین کەەوە بەشدار بوون لەو پیشانگانە بێر بوونە و هەروەها تعبیری جیاوجیاش بۆ پیشانگەکەیان خستە ڕوو ئینشاءالله سەرکەوتو دەمە. ئێستا وەزارەتی پەروەردە تا چەند پاڵپشتی ئەم پێشانگایانە دەکات یاخود وەزارەتی پەروەردە پاڵپشتی هەردەم لە قوتابخانەکان دەکات بۆ دەرخستنی تواناکان شەر نییە تەنها بابەتی زانستی بێتن بابەتی هونەریش هەیە وەکو مۆسیقایە دەسڕانگینیە ئەو شتانە هەمویان گرنگن بۆیە هەر کارێکی باش وەزارەتی پەروەردە بە باش دەزانی پاڵپشتی بکاتن هەرێکەوە بە پێتوانە و کاری خۆی بکەیت. ئێمە وەکو کۆمەلگەی فاخر میرگەسۆری ساڵانە کۆمەڵی چالاکی ئەنجامەدەین یەک لەوانە کە ئەمە پێشەنگای هونەری کە بەهرە و توانەکانی قوتابیەکان دەرەخات ساڵانە ژمارەیەک لە قوتابیان بەشدارە بن ڕاستە ئێمە گرنگجی زۆر بەبارەی لە ئەکادیمی ئەدەین بەڵام لە پاڵ ئەکادیمیەکە بواری هونەر و وەرزشش لای ئێمە گرنگە بۆیە دەبینین لە ڕۆژێکی وا کۆمەڵی قوتابی بەشدارە بێ بە بەهرەی جیاواز بەشدارە بێ و ئەمەش بۆ ئێمە بتوانین بەهرەکانیان بەدەربێخین یعنی کە ئەمڕۆ ئەبینی کۆمەڵێ بابەتی جیاواز لە بواری هونەریەوە پێشکەش کراوە ئەوە بۆ ئەمڕۆ ئێمە ئەم چالاچێمان ئەنجامدا. مامۆستا وەزارەتی پەروەردە تا چەند پاڵپشتە بۆ کردنەوەی ئەم پێشانگایانە بۆ قوتابیان بێگومان لە بەرنامە پرۆگرامی وەزارەتی پەروەردەکە لایەن زۆر گرنگە کە گرنگی هەم بە بواری هونەری و بواری وەرزشی بدەین بۆیە وەک باسم کرد ئێمە کۆمەلگەی فاخر میرگەسۆری زۆر گرنگی بە ئەکادیمی ئەدەین بەڵام لە پاڵ ئەوەشدا بواری هونەری و هەروها وەرزشیشمان ئەوە نەکردووە پشتگوێ نەخواستەوە بێگومان وەزارەتی پەروەردە پشتگیری تەواوی کۆمەلگەی شەید فاخر میرگەسۆریەکە لەم بوارەدا. شش تابلو بەشداریم کردیە لە پێشانگەی هونەری قوتابخانەکەمان یەک لەوانە بەرهەمەکانمان کۆلاجن کە مەبەستمان لە دروستکردنی کۆلاج چییە هەموو کادۆ دەڵێن دروستکردنی شتێکی بەسوود لە شتێکی بێسوود بۆ منە ئەوانە هەمووی بۆ منە ڕۆژنامەیە با بڵێن تۆزێک پەڕی کتێبی کۆنەیە خەڵکەیە بەکاری ناینی ئێمە دێنین شتێکی بەسوودی لێ دروست دەکەین ئێستا بۆ منە ئەو کۆلاجە ئەویان یەک لە بەرهەمەکانی خۆمە ئەسپێکەیان بۆ منە ئەویان پەپولەیە عادەتیشی هەیە کۆلاج چەند لە دوورەوە سەیری بکەی ئەوەندە جوانتر دیار دەکەوێت ئەگەر ئێستا لە نزیکەوە سەیری بکەی وردەکاریەکانی زۆر جوان نییە لە دوورەوە سەیری کە ئەو زەلۆت بەدەر دەکەوی کە ڕسمەکە زۆر جوانترە. چۆن فێری ئەم هونەرە بووی؟ لە مامۆستاکانمان ئەو شتەی فێرکردین هەر کردیا وازبێک لەسەرمان هەموو قوتابیەکان کردین یارمەتیشی داین بەڕاستی یەکەم جار تەختیتەکان دەکەی وێنەیەک دەی تەختیتەکان دەکەی پاشان بەدڵی خۆتە ئەوجا کو دیزانی شتەکەی دەکەی. چەندەم پێشانگایە بەشداری دەکەی؟ ئەوە دووەم جارمە.
من ئەم ساڵە بەشداریم پێشانگایم کرد بە 4 تابلو. تابلۆکانت بە چەند ڕۆژ تەواو کرد؟ وڵا ئەو پەڕی نێوان 2 ڕۆژ تا هەفتێکی پێچوو تاوەکو تەواوم کرد. ماوە زۆری پێنەچوو تاوەکو تەواوم کرد. یەکەم جارتە بەشداری دەکەی؟ نەخێر ئەم ساڵە دووەم ساڵمە، بەڵام لە قوتابخانەی پێشووتریشم هەموو ساڵ بەشدارم دەکرد، بەس ئەم ساڵ لێرە دووەم ساڵمە بەشدارم. تابلۆکانت گزارش لە گزارش لە شتی واقعی و ستیل لایف و ئەو شتانە دەکەن زیاتر، وە نییە بلێ لەسەر شتێکی تەقی بم ئەوەی بکەم زیاتر ڕسمی جۆرا و جۆر دەکەم. جا بە ئەکرلیک بیتن، بە زەیتی بیتن، بە قەڵەم جاڤیان بە قەڵەمدار بێ، بەڵام زیاتر هەر خۆم بە قەڵەمدار وێنەکانم دەکێشم، بەس لەم لا 2 تابلۆم بە ئەکرلیک و زەیتینە.